وڵی هانیان نادەین ئێستاکە زۆرێ لە ئێمە هەیە وەکو خۆم وەکو هاوپیشەکانم هانی خەڵک نادەین داوای زەکاتەکەی بێنی بۆ خۆم وابی خۆم بۆ خۆم بێنەی والله ئەمڕۆ برایان گەنجێکەیە ئەگەر هەر گەنجێ قۆز هەڵسێنی لا ئەم مەجلیسە لەو گەنجە قۆزترە خوای گەورە ئاسانی کرد لە بەریتانیا پیاوێ هەنێ پاوەنی دابێن پاوەن بەریتانی ئەم پارە باشەکە 6 دانمدا پێ پەنجایەکان چوو بوو گۆڕی بۆ توی یا ڕەبی خوای پەروەردگار لێیان قبوڵکە 5 مانگە پیرێژنیە کرێچی پیرێژنیەکەم خۆمی لێ ئەدزمەوە جا تۆرە کرێچی بێ هی پیرێژنیش بێعیش بەس سبحان الله کەو چاوی لە دوای توی بزار چیەکە ئەڵێ کە ڕۆیشتم پارەکەمدا ئەلحەمدولله جا منیش هەل لە خۆم و ئەمڕۆ ناو سیارەکە شتێکم بیرکەوت وتم تخوا گەنجێکی ئاوا ساڵا و ساڵ چاوەڕێی ئەوە ئەکا کە هەژارە ئیشێکی